کە ئێمە وەکو چاودێری بازرگانی بە هەمانگی لەگەڵ لەژنەی ئابووری قایمەقامی قەزای بەردەڕەش کە بەردەوام سەردانی بازار دەکەین بۆ نەهێلانی کەڵوپەڵی ماوە سەرچوو یان قۆڕەخکاری کردن لە نرخ. بەڵێ ئێمە کە بەس ئاماری مانگی حەوتی ئەمساڵ دەکەین 2021 کە نزیکەی تەنێک و نیو کەڵوپەڵی ماوە بەسەرچوو دەستمان بەسەرداگرتووە و لە ناومان بردووە سەردانی 365 شوێن کراوە و هۆشداری درایتە 423 شوێن و 2 شوێن هاتوودە داخستن و بەڵێ نامە لە 16 شوێن هاتووە وەرگرتن. بەڵێ دەتوانم بڵێم ئاگاداری هاوڵاتیانی سنووری قەزای بەردەڕەش بەگشتی بکەینەوە کە هەر بۆ بینینی کەڵوپەڵی ماوە بەسەرچوو یان هەبوونی قۆڕەخکاری لە نرخ دەتوانن ئاگاداری پەیچی قایمەقامی قەزای بەردەڕەش بکەنەوە یان ئاگاداری چاودێری بازرگانی بەردەست بکەنەوە دەتوانن کە سەردانمان بکەن. بەڵێ ئێمە وەکو چاودێری بازرگانی بەردەوام سەردانی بازار دەکەین و سەردانی ئەو شوێنە بازرگانیان دەکەین کە هەر شوێنێک قۆڕەخکاری لە نرخ بکات کە ئەو شوێنە دێتە سزادان و ڕەوانەی دادگا دەکرێت و لەی پێچینەوەی یاسایی بەرامبەر دەکرێت و بەڵێ ئەگەر هەر شوێنێک پێگیر بە ڕێنمایەکان نەبێ ڕێنمایەکانی چاودێری بازرگانی ئەوە لەی پێچینەوەی یاسایی بەرامبەری دەکرێت و